زۆر سوپاس. هاتووم کێشەکەم بێنمە لای تۆ بەشکوی ڕێگە چارەیەکم بۆ بدۆزیتەوە. ئەم دەستگەڕانە کاگەڕن توێتە دووتەنیەکان ئەشیای ناو ماڵیان پێەیە بەردەوام یعنی بخۆ دەزانی لە گەڕەکەکانە ئەشیای ناو ماڵ ئەفرۆشرێ و هەموو گەڕێک ئەڕۆن شتی لێ ئەکڕن. ئێستا من پێکەنینێک گوای لێ هاتۆ ژیانم تێک چوە ینی ماڵم تێک چوە لەسەر پێکەنینێکی ئاسایی. ئەو پیاوە کە ئەشیای ناو ماڵ ئەفرۆشێ و منی شەر وەکو خەڵکی گەڕک چوم شتم لێ کڕیەوە و بەردەوام جاری وا بۆ شتەکە پێویستی شم نەبوو بەس ینی وەکو حەز لێتی شتی جوان بکڕی کڕیمەیتر ڕۆژە لە ڕۆژان کابرا زۆر قسە خۆش و سوحبەت چیە ڕۆژە لە ڕۆژان سوحبەت و شتی کرد هەموو ڕۆژی هەر بەردەوام وە بەڵام یەکێ ڕۆژە لە ڕۆژان کە کردی منیش پێکەنی مەرۆک و هاوڕەکان تم توی ئینسان قسەی خۆش بەرامبەرت بکرێ سوحبەت بکرێت پێکەنی نەدێت وەنی هەموو کەسێک وایە. پێکەنین ما لەو کاتەیە هاوسەرم گەڕایەوە ئیتر کە بینی من پێ ئەەکەنم و هەمویان پێ ئەەکەن تر زۆر بە شێوەیەکی ناشیرن من بردە ژوورەوە و ئەو ئەشیانی کە بەدەستمەوە بە ئەو شەواتانی کە کڕیم هەر لە حوشەکەی هەموودا بە عەرزا و شکانی و یعنی بەدەنگی بەرز هاواریە کرد هەم کابرای دەستگێڕەکە گوێی لێبوو هەم دراوسەکانیشم گوێیان لێبوو. طبعا هەستێکی زۆر ناخۆش بووە من بەڵام هێشتا ئەوەم نەکرد بە کێشە ئەوەم کێشە نییە بەڵام ئێستا کێشەکەم ئەوەی یعنی ئەم پێکەنینە بەسەر من ئاشکایە و هەموو گەڕێک وەکو من پێکەنین بەڵام من کێشەکەم بۆ گەورە بووە یعنی من هەر ناوێرم لە ماڵا بجوڵێمەوە ئەم پیاوەتە ئەلیقەدا و قسە ئەڵێ و ئەڵێ دۆستەکەت ئەمڕۆ هات یعنی زۆر ناخۆشە لەبەر چای مناڵ وات پێ ئەڵێ یا جاری وایە نەخۆش بی تۆز سەری بێشێ بێتاقەت بی یعنی تەعلیقێک لێداڵە و ئەوە نەدیوە ئاکەی و هەڕەشەشی کردووە ئەو کابرای بێت بە گەڕەکە ئیتر دەسەویەخەی یەک بن و شەڕکە لەگەڵیا دراوسەکانیشمان پێم وتونتممە بڵێ ئەو پیاوە نیا بەم گەڕەکەی پیاوەکەش زانوێتی لەبەر هاوسەری منە و توێتی خۆ ئەو گەڕەکی داگیر نەکردووە من هەریام گەڕەکی ئەو نییە من شتە فرۆشم ئیتر ئێستا نازام یعنی چی بکەم وا ژیانم تاڵ بووە وام لێ هاتۆ ماڵەکە بەجێ بێڵم یعنی من هیچ سوێنی خواردووە نەڕۆمە بەردەرگا بە هیچ شێوەیە بۆم نییە بڕۆمە بەردەرگا جاری وای تۆ ئەشیات پێویستە بۆ خواردن یعنی ناوێرم مەسەر هاوسەرت ئیشی چییە؟ هاوسەرم ئیشی باشە یعنی ئیشی دکاسبە یعنی وەزعمان باشە خراب نین بەڵام ئەوەیە دڵی پیسە ئەگینا لە وەزع و لە مەسرەفە هیچ درێخیتی نەکردو تریبینیوە لە ئەم پیاوی دەستگەڕەوە بەم شێوازاکەیە هەر تەنها ئەو پێکەنی نەبوو نەوەڵە هەر ئەو پێکەنی نەبوو هەر کابرا خۆی سوحبەتچیە نەک لەگەڵ من هەر بوو خۆی سوحبەتچیە لەگەڵ هەموو کەسێکا وایە هیچ نە لەوم بینیوە نە هاوسەریشم تا ئێستا بەو شکڵە تووڕە نەبووە بەو شێوەیە بەڵام کە بینیمی من یعنی لە پڕا هاتەوە هەمی پێئەکەنین ئەوە زۆر پەستی کردو حتا ئەو ئەشیانی کە لێم کڕیوە تا ئێستا لەو سیارە هەر هەمووی فڕێیاوە لە حەوشە توێتی نابێ بێتە ناو ماڵەکەەوە یعنی هەمووی ئێستا لە حەوشە فڕێیاوە ئەبێ باشە تۆ شتانەشی کە و کڕی پێویستێکی وە ضروریاتی ماڵ نەبوو کات کڕی هەندێکیان پێویست بن بەس هەندێکیشان هەر بۆ جوانی وە نیشتی تازە و جوان کە بێن حەزم لێتی بیکڕی ئەمەش وەزعی مادیمان زۆر خراپ نیە یعنی باشین وەسەتین ئیتر حەزم لێ بۆ کڕیمە. جا ئێستا شتێکی تریان تۆ ئێستا ئەم هەموو مارکێتە هەیە ئەم هەموو مۆڵە هەیە ئەم هەموو شوێنە ڕاقیە هەیە یعنی خۆتۆ هەر کاتێک بتویستە وەکو تۆڵی هاوسەرم وەزعی باشە ئەو توانی بچیت لەگەڵ هاوسەر تا پێکەوە دنیا شت بکڕیت بۆ ماڵەکەت ئەوانشی کە جوان بێ و پێویستی پێ بێ و ئەمانە کەزانی هاوسەرت بۆ نمونە لە چوونە دەرەوە و لە شتی دەستگێڕ و لە ناو کۆڵانە و ها کۆبوونەوەی ژنان لە دەوری ئەو پیاوەی کە شتەکانەکڕێ ئەگەر زانی بەوانە ئیزعاجە بێ بۆ نمونە ئەمە ئەەکەیت وڵای دکتۆرە گیان ئەو خۆی کاسبە یعنی مەجای ئەوەنە نییە بێ لەگەڵ مالە شوێنان بگەڕ شت بکڕین جاعادەتەن پیاویش تەحملی چی ئێستا بۆ نمونە ئەوانی کە لە دەستگێڕن شتەکان بە قیستێکی درێژخانێن تۆ کە وەزعی مادیت باشە چ پێویستی بە قیستی درێژخانە بۆ یەکسەر نەچویت بۆ نمونە کە هەر شتێکت پێویست بێ لە ماڵێک یەکسەر ئیکڕمۆ یەنمۆ بۆ ماڵەوە بچم کێشەیە دروستەکەی لە ناو ماڵەکەی خۆتە بۆ نمونە کەوا بکە هاوسەرت بەم شێوازەی ساماوەڵە لەگەڵا بکە وڵای جا من دکتۆرگیان نەمزانی ئەو کێشەیە دروستە بێ سەرڕایەوەش تۆ لە بەردەرگا خۆشترە شت بکڕیتوە لەوەی لە مۆڵێکەوە ئەم هەم ئەشیا بەدەستەوە بگری خۆش نییە جاجاری وایە تۆ شتەکە ئەو دەقێ ئەیبینە ینی حەزت لێتی یا پێویست پێیەتی کە ئەڕێ بۆ مۆڵ و شتی وایانی تۆ ئەمە مشتە بەدەستەوە بگری خۆش نیە خۆ من هەر بەتەنیا نەبووم هەموو ژنی گەڕک هەروە یعنی شتە کڕن ئەوە شتێکی ئاساییە من تا ئێستا هیچ کێشەم بۆ دروست نەبوو بەس ئەم جارە بەو شکلە بینیمی و تووڕە بۆ هاوسەرم